لە قەرەداخین لەبەرەوەی کە وەرزی بەهارە، وەرزی نێوبنەوەی درەختەکانە، گژ و جایەسە سەوزە، کەش و هەوا فێنکە، جەوێکی خۆش و دڵگیری هەیە. لە هەموو کوردستان لە وەرزی بەهارە خەڵکانێکی زۆر ڕۆکەنە ناوچە گەشتیارەکان. ئێرش قەرەداخە ماشەڵڵا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوون بۆ ئەوەی کە لێرە کەشوهایەکی خۆش، جەوێکی خۆش بگۆڕن، کەشوهایەکی جوان ببینن، واروەها وێنەی یادگاری تۆمار بکەن. بەشێک لەو خەڵکە لەگەڵ کەسوکاری هاتووە، بەشێکی لەگەڵ مناڵەکانی هاتووە، بەشێکی بۆ خۆی هاتووە بەتەنها بە شێوازی گشتی قەرەباڵغا لە هەر بنی هەر درەختێکەگری کۆمەڵە عایلی لێیە، شتە هەر سەوزایە، هەرچی منێک پڕە لە خەڵک، پڕە لە ئەو خانەوادە بەڕێزانە. اینجا بە هیوام ئینشاڵڵا ئەم بەهارە چێژبەخش بێ بۆ هەمووتان و چێژ لەم سروشتە جوانی کوردستان وەربگرن. ئێمە ئەمڕۆ گفتوگان لەگەڵاکن بزانین سەیران و گەڕان و اینجا هەروەها بێتەوە گەشتکردن لای ئەوان چییە و چۆنە و چۆن دڵی خۆیان خۆشەکان بۆچی هاتوونەتە دەرەوە و بە دیاریکراوی باسی ئەوەی شەکەین لەگەڵ کە ئێمە یینە دەرەوە تا چەند گرنگە گرنگی بە پاکوخایانی بدەین، تا چەند گرنگە ئاگامان لە پاکوتەمیسی بێت، درەخت و نەمامەکان نەشکێنین و ئەم سەوزایەتێک نین و ژینگە پیس نەکەین و بۆ ئەوەی کە لە دوای خۆمان ئەگەر خانەوادەیەکی تر خێزانێکی تر هاتن بتوانن چێژ لە دیمەنەکان وەربگرن، چێژ لە سروشتەکان وەربگرن. ئێمە چنە لای ئەم بەڕێزانە هەوڵین گفتوگەیەکی خۆشتان لەگەڵا بکەین، ئێوەش لەگەڵمان نابن. سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم. چۆنی برای بەڕێزم؟ ئەحواڵ چۆنە؟ باشن ئەحواڵتان؟ باشی دایکی من؟ ئەحواڵتان؟ ئێوە چۆن باشن؟ چاکن شکر. چۆنی گیانەکەم؟ ئەحواڵ چۆنە؟ باشی؟ ئەی گوڵەکەم تۆ چۆنی؟ باشی وە شاخە بم؟ ئەوە چییە؟ ئەوە بە سوورەوە دەی وەرە وەرنە ئێرە؟ وەرنە ئێرە؟ وەرن ئێوەش وەرن با گفتوگۆیشی خۆش بکەین پێکەوە. چۆنی؟ خێر بێ زۆر سپاس باشی سپاسەکەم. شۆ هاتوون؟ وەڵاهی هەر لە سلێمانیەوە. لە سلێمانی هاتوون بۆ قەرەدا؟ بەڵێ بەڵاشە. دەمێک هاتوون بۆ ئێرە؟ وەڵاهی بەڵام سەعات چۆن پێما بێ سەعات 2 ئەوانە بوو تۆزێک سەیرانتر هاتین. ئەرە وەڵا ئەمڕۆ جەوی خۆشە. ئەمانە چی تۆ بن؟ وەڵا هەمویان پورزا و خاڵۆزا و ئامۆزا بەغی ناتوون بە خێزانی. ئەرە وەڵا زۆر خۆشە. خۆ حەزە بە گەڕان و سەیرانەیە؟ وەڵاهی خۆشە. عادەتەن مرۆڤ فێیسی بۆیە بێتە دەرەوە بۆ ناو سروش هەوایەکی سروش تر بچێ بێتە دەرەوە، بێتە جەوێکی دەرەوە بگۆڕە زۆر زۆر خۆشە. بسمە لای ئەم بەڕێزانە. تۆ چۆنی؟ باڵە باشە. باشە. ئەی تۆ چۆنی؟ وەڵام منیش باشم زۆر سپاس خۆش بێ. لەگەڵ دایک و باوک و کەس و کارت هاتووی؟ باڵێ. لەشتە ساغ بێخوا. خۆش بێ. دڵخۆشی بە بینینی ئەم سروشتە جوانەوەیە؟ باڵە زۆری شتێکی زۆر خۆشە سەیران. وەڵا هەموو شتێکی خۆشە، زۆر دڵخۆشە. حەزی لە خواردنەکەیەتی، حەزی لە ڕەسەم گرتن و پیاسەکەی. کچێکی خۆشە. دانیش لەگەڵ کەس و کارتا وانە؟ بەڵێ. خزمەکان نیشان هەر لە ناو شارن یان لە دەرەوە شارن؟ وەڵا هەر لە ناو شارین هەموومان. یەکتان گرتو هاتوون بۆ ئێرەوەیە؟ وەڵا. خۆش وێنەتان گرت؟ زۆریش. زۆر وێنەتان گرت؟ ئەرە وەڵا. خۆش ئەی تا چەند گرنگە بە نمونە کە یینێ دەرەوە پاک و تەمیسی ڕابگرین ئەو پاشماوانی کە لەگەڵ خۆمانە بەکارێنین بیان بینەوە بیان کە نزەرفێکەوە. وڵی ئەو خاڵێکی زۆر زۆر گرنگە چکە کە تۆ ییت شوێنەکە تەعاان بە خاوێنی ئەیبینیت، یعنی هیچ پیس نییە گوناحە لە دوای خۆت جێ بێڵی ئەو پیسیانی کە هاتە عادەتەن ئەو کەسانی کەیان زەرفی گەوریان پێبێ سەرفی خۆڵیان پێبێ هەرچیەک پاشماوە بە جێما بیکەیتەنەوە ئەوە لە بەڕێ هەم پاکوخانتر بچکە دوو ڕۆژی تر لە دوای تۆ یەکێکی تریەتە ئێرە بۆی هەم دیمەنی ئێرە ناشرین نەبێ هەم بۆ ژینگە وا باشترە هەر ئینسان خاوێن بێ باشترە لە هەموو ڕوویەکەوە. چان بۆ لێنی؟ وەڵا بە تەمای چین یاپراخمان خواردو و ئیشەڵڵا چاگەشی پیاکەی خۆنیێشی جانتان بیە و ئیشاڵڵا سەلامەت بن. قوربانە بم. لە سلێمانی هاتوون؟ ئاروەڵا لە سلێمانی هاتوین. چۆنە لەگەڵ سەیران و گەڕانە؟ هیوایەتمە زۆر 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 حەزم لێ هەیە حەزی لی نییە بەس لەبەر دڵی ژنەکەیەت. بە گەورەی ئەو خۆیان من حەزەکە مەزایشی هەموو ڕۆژێ لە دەرەوە زۆرم حەز لێ زۆر حەز پیاسە و جۆگۆڕن خۆش دیقەت بێ هەر لە شارش چونکە فەوزایە ناخۆشیە ئالۆزیە زۆر ژەوژایان بۆ وەرە دەرەوە جەو ئەکرێتەوە هە لە خۆ جەواب ینی مرتاحەبی بزەبە لە ناو شارە ها جەنجاڵی و پیسبوونی ژینگە و دەنگە دەنگ و کێشە و مشکلە و من خۆم مەزایکی با بڵێ کە لە شارە بم جاری وایە بەس ئەوە ناچمە دەرەوەی شاستی یار دەشت و دەربینم یەکسەر مرتاحە بم یەکسەر ڕوح نەفسین هەمووی
زۆری حەز لێکم هەموو ئینسانی پێویستی بە سروشتەیە یعنی هەر کە دیتە دەرەوە دوورەکەویتەوە لە کۆشک و تەلار و سیارە هەر کە دی شاخ و ئاو و دارەبینی لە خۆ دڵتەکرێتەوە ئەسە لە باڵێ لە فەیسبوک و لەم شتانەیە ئەم شتانە بینی بە ڕاڵتی زایریە بەس کە خۆ هیچ بەوازحی شتەکە بینی لە بەردە یەکسەر مرتاحەبی نەفسی مرتاحەبی پێ من زۆر خۆم حەزم لە سەیرانە زۆر تا چەند گرنگە بەنمونە ئەوانی کە ماڵ و مناڵیانەیە ینی بیان بەنە دەرەوە والله هەر نەبێ مانگی جارێت بچیتە دەرەوە بۆیە زانکی هەر لەو کەشە دەرچێ و کەشیش جەوەی ناخۆ فەوزا و قەرەباڵ دووبارە و تۆ دامە لە فەوزای جا من ڕەخناگرم دامە خەڵکەڵم خۆی ناوشا قەرەباڵەغا فەوزایە چێ بۆیە تەجیلێکە بە دانشێ لە چواردەی خەڵک بەس بنێتەوە خەڵی مێشکی ژانەکە مرتاح نابێ ئەوکەی سەیران تۆ لە قەرەباڵەکە چی بۆ شوێنێ بۆ جەوێکی خۆش مرتاح بیت هێمنیە بۆ نەفسێ بێ بۆ ڕۆحە بێ ئەچی لێ گۆرانی هەڵپەڕی تایوارە نازانم یامێر سەرێشت لەو جۆرە سەیرانە نە بەخوا ئەزان چی هەر پێی تێکەشم سبحان الله هەر پێی تێکەشم دانشم بەس گوێ ڕاگرم سێرکەمان زۆر مرتاحم هەر دەنگ سروش زۆر تۆ دایمە گۆرانی لە مۆبایلە کورە لە سیارەیە کورە دار بەر گۆرانیە حەزم لە شی طبیعیە ینی هەیە وەکو بەڕێزی حەزەکە لە شوێنێکی هێمن بێت بێدەنگ بێت تەنها دەنگی حەزم کە سەیرانشکە زۆر دوور ماوەسە تۆزە نزیکە هەتا دوور بێ حەزم لێتی حتا دوور شارم لێ دیار نەبێ حەزم لە شتی سر خۆی ئەوە خۆشە ئەو جوە خۆشە ئەو ئەزای چیە مرتاحەکە ئەو بۆ منێت یان نەفس ڕوح سراحەتەکە ئەگەر دیقەت بێ پیاو چاکان یا زیرەکانی و ساوانەی کە زۆر تەجوبەی دنیا کرد و عالم بوونە لەو کەشانە ژیاوە بینە چۆنە لەگەڵ بانمونە سروشتە تا چەند سروشتە خۆشەوێ وڵی خۆشە زۆر بەس تۆکە وتمەها بە تەنیاوی زگورد بیتەزی خۆشترا ئارەوەڵا هەرمێشمان کەوتەوە ئارەوەڵا نەوەڵا ئێمە سەر ناڵەمان لەگەڵا ئارەوەڵا چیڵی لەسەر ئەوەی کە ژینگە بپارێزین ینی بەنمونە دین بۆ دەرەوە شوێنەکانی خۆمان بە پاکی بەجێ بێڵی نان پاچی کەینەوە وڵی ئێمەم سروشتە جوانەمان هەیە گوناحەتێکی بین زۆر کەس دێ بۆ ئێرە پیست و شتانە لە دوای خۆی جێ هێڵێ زۆر شتێکی ناشرینە بەڕاستی هەموو کەسێ لە دوای خۆی شتێکی زۆر ئاسانە ئەو پیسایی دەوروبەری خۆی کۆ بکاتەوە هەر بۆ ژینگەی خۆی جوانە بۆ خۆی ژینگەکەی خۆی پاکە بێتەوە بەستی زۆر کەسێ لە شتانە تێناگەن لە ناو کوردستانە بە تایبەتی لە وەرزی بەهارە خۆ دەزانی سێرانگاکانمان چۆنە گەشتیارەکانمان ئاوادانترە بنەوە جا دیمەنەکانی هەر سروشتی کوردستان سروشتێکی جیاوازیە بۆ نووسری ئەو شاخ و سەوزایی و ئەو دیمەنەکە چەند دڵگیرە شوێنە زۆر بینیوە وڵی بەزدۆری بۆ ئێرە هاتوین دوکان کونەماستی ئەحماوە ئاوایتە بەس چی بۆ منتیقای بارزان و اینجا بێخاڵ و اینجا مەسیف و ئەو ناوە شەقڵا ڕۆشتین بەو شوێنانە چونکە دوورە هەر ڕێگەیەکی دوورە بۆ تەلەڤیزۆن بەڵێ زۆرە تەلەڤیزۆن بینیومە خەڵکی ئێرە بچن بۆوێ خەڵکیەوان بین بۆ ئێران هەموو کورسان ببینین ڕاستەکەی بەس ئێمە زیاتر بۆ ئێرە دێن وڵا چکە لە ئێمەوە نزیکترا ئەوڵا ڕێگە خەرە باڵخە حاڵە باش مەمنون زۆر سپاسانە لەگەڵ خانەوادەکە تا لێرەیەوە بەڵێ جەوگەتان گرم کردووە خۆشە وەڵا لەخوای گەورە بزیێت هەڵ ناپەڵی تۆ من نەوەڵا حەزی لێ نیە بەرەوەڵە حەزم لێ بەڵام جارە جەوەکەی تۆزەگەر مەجارە نیە بەڵێ سەلامەت بن سوپاس لە ئێوارەوە دو جۆ فێنکە بێ خۆشە فێن کرە بێ خۆشترە بێت بەڵێ بناسیین تۆ ناو چییە؟ ناوم دیارە دیارمیش ناو مارشە کاگارژیان سوپاسان خۆش شاڵتر من بووم سپاس هەر لە سلێمانی واتونوانە بەڵێ تۆزێ باسی ئەوم بۆ بکە وەکو ئینسانێک یان وەکو گەنجێک چێڵی لەسەر گەڕان و چوونە دەرە و جۆ گۆڕین بەدڵمانە پێویستەیەکی ژیانن زۆر گرنگە بۆ مرۆڤ کە بتوانێت لەو ژینگەی کە ئێمە بەرتەبەتی کە لە ژینگەی شاراژین ژینگەی شاری ژینگەیەکی قەرەباڵغا ژینگەیەکی توانە بڵێن قەرەباڵغ و ناخۆش و ناتەندروستیشە لە زۆر ڕۆ بۆ مرۆڤ و ژینگەیەکی داخراوە بەدڵنیایە هاتنە دەرەوە بۆ دەشت و دەر بۆ بینینی ئەم سروشتە بۆ گۆڕینی جەوێکی نوێ بە تایبەتی لە بەهاراین بەدڵنیایە لە زۆر ڕۆ لە ڕووی تەندروستی و لە ڕووی دەرونیەوە سوودی خۆی هەیە و شتێکی زۆر باشە هەر گرنگە جاجارە لە شار دوورکەوینەوە لە جەوی ناو جەنجاڵیە لە کێشە و مشکیلە لە هەواڵی ناخۆش ئاها بینە سروشتێکی ئاو هەیە دەرونی خۆمان ئارام بکەینەوە بە بینینی ئەم دیمەنە جوانانەی سێرانگاکانی هەرێمی کوردستان
بەدڵ نیایە سکومیۆر بشێکی لەم سروشتە ئەم سروشتە سروشتی 1000 ساڵی ئەمەیە و بینینی سروشتی کوردستان بەڕاستی تاومچێژێکی تایبەتی خۆی هەیە ئێمە زۆر جار شوێنانی ترە بینین بەڵام کاتی وڵاتی خۆمان دەبینین تێگەن خۆی گەورە چ نعمەتێکی داوا بێ ئەمە سروشتی ئێمە چەندێک جوانە چەندێک لەگەڵ دەرونی ئەمە ئاگونجێتەوە چەندێک ئەم خاک و هەوایە پیرۆزە چەندێک شوێنێکی پاک و تەندروستە بۆ هەموو مرۆڤێک و بە تایبەتیش بۆ مرۆڤی کورد کە مۆڵگە و شوێنگەی ئێمە بەڕاستی هەر ئێرەیە و خۆی گەورەم شوێنی بە ئێمە بەخشیوە و سروشتی کوردستان زۆر تایبەتە باشە ئەوکۆ بینی ماشەڵا خەڵکێکی زۆر لە دەرەوەیە جا نەک ئێرە سێرەنگەکانی تریش سنووری هەولێر دۆهۆک زاخۆ هەشوار پارچە کوردستان ئێستا چووکە وەرزی بەهارە خەڵکیە چێتە دەرەوە تا چەند گرنگە شوێنەکە بە پاک و تەمیزی بەجێ بێڵین وانی ئەو شوێنانە کە ئێستا بۆی ماشینە شوێنەکە پیس و پۆغڵ بێ پاشماوەی خەڵکی تری لێ بێمە ناچین وایە تا چەند گرنگە شوێنی خۆمان پاکی بەجێوەڵن چکە لە دوای ئەمە خەڵکی تریژێت دانیشێت وە ڕێز لەم سروشتە بگرین ڕێز لەو نەمام و درەختانە بەدڵنیاییەوە پاک و تەمیزی چ مرۆڤ بۆ جەستەی خۆی بێت چ بۆ ژینگەکەی بێت چ بۆ ماڵەکەی بێت چ بۆ شارەکەی بێ بە هەموو ڕێژەیەک و بە هەموو شێوەیەک شتێکی زۆر باشە پاراستنی ئەم سروشتە ڕاستی ئەشتێکی ئاینی نیشتیمانیە و پێویست هەمومان خۆمان بە برچار بزانین بەڕاستی و چەند پێمان بکرێت ئەم سروشتە پارێزین ئەم سروشتە تەنها سروشتی ئێمەش نییە سروشتی ئاژەڵەکانیشە سروشتی دارەکانیشە سروشتێکە دوجار هەمومان لی سودمەندین ئەمڕۆ ئەگەر ئەم شوێنە ناشرین بێت پڕ بێ لە خۆڵ خاشاک ئێمە بەڕاستی نادین بۆ ئێرە ناتوانین بین وێرە ئەم سروشتە بۆیە جوانەکە پێویستی شاری نەگرتووە و پێویستە ئێمە ئەم سروشتە بە جوانی پارێزین و جوانی ئەم سروشتە جارێکتر بگوێزینەوە بنەوە شارەکان و دووبارە لەگەڵ سروشتە ئاش بینەوانێت زۆر سپاس ئەی لەسەر پاراستنی ژینگە تۆ چیت هەیە ئێمە دایم هەچ کاتێبین ئێستاژەوە گەردی خەت بی لەلای علاقەماندا ناوە دوای خۆمانچ خۆڵ خاشاکە کویەکەینەوە و گرێ ناگە دەستمانای بین بۆ شوێنیا لە شوێنێکی گونجاوە دایانینەوە بڵاوی ناکەینەوە چ بێتە سەیرانگایەکەەوە لەبەر پیس و پۆخلی شوێنەکە تااقەت نەبێ دانیشی بەداخەوە زۆر جارەوا بینی لە شوێنانە کابراایەتی دوای خۆ شوێنەکە بەجێڵێ بە پیسیتر وازانانی هەرو دەقیتە کەسیکە ناچێتە دوای خۆی ناچێتەوە شوێنەوەانێ بەڵامێکێنە علاقەیەکەوانەکە دەستمای بەم لە شوێنێکی نزیک کە گونجاو بێ فڕێمیا علاقەیەکی ڕەشاگرێم و لە شوێنێکە دایانین کابرا کوێکەنە بەس نەگەن ناو پرژ و بڵاویکەینەوەوانی ئێمە خۆمان هەڵێ بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەشە پێ خۆش بە فەرمودەی لەسەرە بۆ بەرامبەرەکەش دوای ئێستا تۆ چتە ژێر درەختێکەوە کە سوورەزانی ئەمە پیسە کەسێک وای لێ کردووە تۆ عزیێتی پێک ینی ئەکەوتە زەحمەت و عزیێتەوە ڕەنگان دێجار تۆڕژ بی قسەش بکەیە ساگە و زۆر جوانە بێت حسابی دوای خۆشمان بکەی کەمل لەم شوێنە لەسم عیلێک ترێتم جگای من دانیشێت کابرای ئیسراحەتی تیاکە من و شوێنەکە پیسی کەم و شوێنی تای بڵاوی کەمانە جی کەسێکی تر نەبێتەوانێ خۆش نییە هەچ کەسێ لەلایەن خۆیانە بێ بە پرسیارەتی هەڵگرێ مەسئولیەتی هەڵگرێ ئەڵێ نیزافەت و منە لیمانە بێگومان لەناو ئەم سەیرانگایانەیە بەنە کوردستان جاسە چ شوێنێک بەلای تۆ خۆشە هەڵبەت هەموو شوێنەکان سەر ڕاکێشن وڵی زۆربەی شوێنەکانی خۆشە تر بە حقەت قەراغ بێ دوکان بێتر شوێنە سەیرانگاکان هەمی خۆشە بەعام ئارەوەڵا هەمی جوانی خۆی هەیە ڕاستە ڕۆشتی بۆ شوێنەکانی تر من بۆ هەورامان چوینە من ماڵی هەر خەزوریشم هەورامین هەورامین ئاخۆ زوو بچم بۆ تێڵە بیارە برای گەورەی زیارە تۆم تیجارە هەرەوەڵاوە دوو جارە برای گەورەی منی بە قوربانە یاخوا بەخێر برای گەورەی احترام بەسەر کاتێکی خۆش ئێستا ها لەبەر ئەوەی کە بەنمونە قەیرانی دارا هەیە و خەڵک تۆڵێ دڵی ناخۆشە ئەم سەیران و گەڕانە شتێکی پێویستیە دوورەکەویتەوە ماوەیەک لە جەنجاڵی و لە کێشە و مشکلەی شاروایە کا ئیسماعیل جان زۆر ڕاستە وڵای ئێستا لەخوا بەزابێ پێشەژن ئەم دوو معاشدرات وەزە خەڵک بژاوەتەوە لەخوا بەزای بە بڕای تۆش گرنگ نییە و هەجارجار بینێ دەرەوە بۆ ناو سروشت ماڵ و مناڵمان خۆمان مێشکی ئینسانەکرێتەوە ئەی چۆن زەبە دیسان خۆی پێویستی بەمە هەیە بەخەبرا بێ ساڵانەش بێ ڕۆژی دوو جاریش ساڵی دوو جاریش بچینە دەرەوەوانێ لەگەڵ چوونە دەرەوەی بینە باشە هەمدوو سەنا بۆ خوا باشین هەیە بە نمونە درەنگەکەوێتە ڕێ یعنی لە شەوە لێرم شوێنە گرتووە ڕەوەڵا ئەمان هاتن تقریبا سێ ماڵێک هاتن لێرە شەو ماونێتەوە شەو لێرە خەوتن ئەمان لێرە خەوتون خۆشە بۆم باسکە خۆش بوو شەو لێرە خەوتی وەرە وەڵا منە ساروی نەبێتەوە خۆشیی شوێ خەوتن وەڵی مەجموعێکمان ناو خێمەیە و مەجموعی ناو سیارەیە کورە شەوانەوە خوا منە ساردە نەبێت و خۆشیی ئەگەر مناڵی وردی پێ زۆر باش نییە ئەگنا بۆ زگوردی یا بۆ گەنج یا بۆ عیلێک کە گەورە بنەمیان نڵم هەر جەوێکی خۆشە شتێکی سەیران خۆشە لە لای من بەڵێ کۆبوونەوەکەی
کۆبوونەوەکەی هەنێک کەسێ بەلا خواردنەکانێک کەسەوەی مەسەرەن دۆمینە و یاریکردن و بەعزێشت بەس لای من کۆبوونەوەکە یەکتر بینینەکە بە نمونە ئێستا تایەتی کاک هاوڕێ لەوە بڵم ساڵێکە نەمبینیوە کاک پێشڕە و ساڵێکە بێ نەمبینیوە بەڵام لێرە یەکترمان بینی زۆر خۆش خۆشە زۆر اینجا بۆ ماوەیەکیش دوورەکەویتەوە لە موبایل و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمە خۆشە خەت نییە باشەوەی باشە خەتمان نییە باشتر نییە خەت بەرە وەڵاخەوە لە هەمووی باشترێکە خەتمان نییە خەتمانە بە کەسی توخنی کەس مۆبایلەکەەوە جارێکی تر خەریکی ئەو تۆڕە کۆمەڵایەتیان تیکتۆکی تر فەیسبوک زانانی کاتێکی ڕۆژ بەبێەوە هیچ سوادێک لە هاتنە دەرەوەکە کردبێ بەزاوە باشترە قسەیەکی خۆشەکەی چاوێکی گەڕی بە سروشتا چکە بینینی ئەو سروشتە جوانە گرنگیشەوە سروشتەکە بپارێزینە هەستا ئەگەر ئەم ناوە بە پاک و تەمیسی کە هاتوین ئاوا بەجێ بێڵین گرنگ هینە گوناحەکە ئەوەیە هەر هەمومانەوە زانین بەداخەوە کە لە ئاخیرە هەڵەسین سی جێگاکەکەی ئەوە نییە باشوە هەر لە باشوە هەر لە بیدات و حسابی و کێکە کەسێکە بە نمونە بانەڵێ مێمەواوە هەر بیدادانشین لە ڕێ ئێستا تەنەکەی خۆڵێکماندانە علاگەکی خۆڵ بۆی مناڵەکانیش فێر ببن لە ئاخیرە کاساین ئەوەنە ئاسان بێت کە هیچ بەجێ نێڵی بەس کە قورس بوو دوایی ئەگەر نیوەشی بە پەلەپەلێک بێت دوای شتێک هەر بەجێ منە شتەکەن شوێنەکە ناشرینە بێت دوای تۆ لەوە چێ براکەم بێت لەوە چێ ئامۆزاکەم بێت کەسێک بێت یا کەسێک بێت ئێرە ئەگەر هیچیش نەڵێ لە دڵەوە پێی ناخۆشە بینی چۆنە لەگەڵ سەیران و گەڕان و ئەوانەیە والله لەخوا بە زیابێ زۆر بینمانەیە ئاڕەوەڵە خۆش وەرزەکەت لا خۆشە بەهار خۆشە بەهار بەڵێ ئارەوەڵە هەمووتانە کڕکەواتو بەڵێ خوا بەخێر یەک عایلەیەکی زۆرشین لەشتان ساغ سەلامەتی براکەم چەند سیاراتون والله تقریبا 8 سیارین ماشەڵا ئارەوە ئەوە خۆشە هەمووتان بە دوای کارڕۆنەوە دەیەکە هاتوینە بە دوایەک شەڕێنەوە خۆشە وەڵا چۆن قەراقتان هەڵبژار والله تر بە عایلەیی هەڵمان بژارد خۆشە سەلامەتی قەراق خۆشە قەراق خۆشە زۆر زۆری خۆشە ئێمە هەموو ساڵێ سەفەری عێراقین ئارەوەڵە دوای ئەوە سەفەری ئەو لاستەکەین بۆ بێ خاڵ و سەقلاوەست ئەوە لە دیێژنەی قوربان ئاڕوین ئارەوەڵە یانی شەبەنەکە خۆتانە ئەوە زاوامە ئەوە زاوامە ئەوە کوڕمە ئەوە کوڕمە ئەی چۆن بۆم باسکە کامانە ساوای تۆ ئەوە زاوامە ئەوە زاوامە ئەوش کوڕمە خۆش بێ خۆ سەلامت ئەمانەتەوەکان من حەمدولله خەسووی باش وەکو دایک وایە وڵی فەرقان نەکەن خۆمە ناوای باشیش وەکو کوڕ وایە حەمدولله لەخوا بەزێر هیچ کەمە کوڕبێکمان نەبوو چەند ساڵە حەمدولله وەرە کەرکووکی زاوای خۆشەوە ئێدە وەرە دانیشە وەرە با ژۆم لێت بێ دەنگە دەر ناچیە ئەوەی بۆ کچەکە دەیکەیت بۆ کوڕەکەی بۆ کچەکەت وەرە با قوربانە سەلامت دانیشە لە دوورەوە وتت هەواڵتانە پرسم و خۆش و سەلامت بن ئینشاءڵڵاه بە قوربانە کەرکووکی زاوای خۆشەوە بەڵێ بۆ فەرقی نییە کچ و کوڕ لا ئێمە ئەزان کوڕواە زۆرە ناو خۆمانەی لە تایفی خۆمان لە کووردا ئەسڵی لە کووردا کچیان خۆش ناوێ حەق کچ نادەن بۆ حەق کچەکەی ماڵاتێ بەشەن کچەکە بەشی نادەن ئێ بۆ بەشی نادێ سەبەب لەو دنیا ناترسی بانکت کەن حسابت نییە وای نییە براکەم نابگە فرق کچ و کوڕەکە نەکەیت تۆ دایمە ساعت هەمووی ئارەوەڵا زاواش حساب کوڕی بۆ بکە ئەگەر زاوە ناموسەکە سترێکا کوڕم وایە نەڕەحمە لە دایک و باوکە ئەوەیە خۆی مەسەیە لە قانون لە کوردی لە کورداری خۆمان زۆر هێشتووە زاوابانێت بێتە ماڵەکەی من بەسێ من هەیمەوە ئێمە نییە ئێمە ڕێز زاوەکە ڕێز لە زاوەکە بووی ڕێزە کچەی خۆ گرتووە وانە قوربان تا مەمنون جا شتێکی باشە ئینسان ڕێز لە بووکی خۆی بگرێ ڕێز لە زاوای خۆی بگرێ هەمووی داشە کەسێکترین خاڵە زاو میمک زاو زاوە و هەموو تێکراوی ناوێت غەریبمانتیان نیە لەخوا بەزیاد بەخوا لە ماوەیەک یەکێکتی نەبین هەواڵێکتی زوزووە پرسین یەکتری لەبەرەوە ئەم ژیانە بە خزمایەتی و تێکەڵاتیەوە خۆشە ئەگەر هەر کەسە و خەریکی ژیانی خۆی بێت ئەم ژیانە تامیتان نابێت ئەم پیاوە چیتانە بێت ئەمش عینە کوڕ حەجەیە و
عينك كل حاجة يا اخو يا اخو ليش صار كاغو نرجع اوش خزانك يا اخو بيزور سباس يا اخو سلامت بني خزماتكيتان هەموو سەر هەموویەت یارە بەخوا من زۆر دڵخۆشە بم کاگەر خزمەکان لە ناوی کا باش بن تەبا بە نێشان خۆش بوێ قەزی من چی بوو لەم قسەوتم فەرقی نییە زاویان بەش کرد سێکە زۆر کەم ئایلە هەیە زۆر بۆ قسە ناکەی لەگەر ئامۆزاک وەڵا حسەی و حسەمای نەداوە ئێ خۆی گوناحبار بێ تۆ بڕۆ قەینا دوو جا سێ جا بڕۆ حسەت چنە بیدەست خواوە بڕۆ با تێکەڵ بێت بیدەست خواوە بە قوربانە چاوەکە مامۆستاجیان تۆ دوو قسەمان بۆ بکە دوو قسەی خۆش ئەمە باسی زاوایان کرد و ئەتەن خۆشەویستە آخر ئەمە مۆزوعەکەی گەورە بەڵای زاوایە کاک ئەوە زاوا خۆشەویستە تەواو چێڵی لەسەر گەڕان و گەشت و پاراستنی ژینگە و ئیتر یعنی بانمونە گرنگیدان بە ماڵ و مناڵ و هێنانیان بۆ ئەم شوێنە خۆشانە و پیاومانە ئیهمالە وایە هەیشمانە گرنگی بە خێزانە گرنگی بە مناڵەکانیان دڵیان خۆشەکە ڕاستکەی براکەم نابێ ئێمە ئیهمال بین چۆن بۆ خۆمان بینە بێن بۆ ماڵە ژواوین وایە دێر بۆم دەشتەر نابێ بە پیسی بەجێ بێرین علاگەیە شتێک خڕەکەینەوە پیسەکانی تێکەین وایە لەگەڵ خۆمانە یان نەیبین یان لە شوێنە کەوتدانین براکەم ئارە وەڵڵا بسڵمانی تر دێتی ئێرە ئەو شوێنەی تۆ وایە براکەم ليلة صايام نياش خيام شروي صاب كوكوني قدنا يام أورنج نيايا أبو محايا بين بزنقول هني يتر أي الله اليوم تن بتيريا بابيا جنبن بلايا هيرو ديكرتم انزوانا بنايا جاني بلا باو بزن دنا جان سور بلايا الله يبان اللم شوا بون الله كان مسنايا بربي بان اللم دنا تكمانا كايزنايا نشتي قرباني بنجر بس أوني يا زلمة أو تيكيش بخوا أو تشيا أو تشيا يا براخة؟ إيه دابا أي وزعت شو نقول ججنا نقول سيرانة زور خوشة سوا كيد بدلها بدل تماما خوشة يا براخو قرانو بياسو قرانيو نقول كوخي تقول خوشة نقول كوخي بس نقول اليوم هي بدرش نانا والله ججن بقى نقول لكم بيها بس نقول لهم بينيا فين؟ نقول أي شيخ أو يا براخو خوشة تشكانة ترشا والله ميوه إيه شتێکی ترمان پێشکەشکە گۆرانتر ناسەم هەرە و ناسەم ئەی دوو قسەی خۆشمان بۆ بکە گۆرانێکی تر دەی ئەی شەماڵ ئەی شەماڵ ئەی شەماڵ ئەی شەماڵ دنیا کەوتۆ لە ماڵ بێکە سووم و بێهواڵ بافرەمانە سوقمێ ئەم گۆژێ دڵنیام هەرونەیە گۆرانی شاکل لەبەرە ناو چییە؟ نالی ناريجان ناري لمكتبي أنا روزي ئەم ساڵشمە ڕەوزە إيش أنا شويتا حربجي أي قصيت ترمان بوناكي خوش السيران خوشة رسمك الرسم لقل شي رسمك نازان جشن بوو پیاک بوو ڕسمی لەگرتین إيه يمش رسمه بقرين أين هودا هو في توية زانم تزانم فيديوش من الروم باشە بڕۆ إيش إنها يا خافس من الأولاد ما زنكم هەستێکی زۆر خۆشە ینی بەڕاستی قەرەداخ شوێنێکی زۆر خۆشە بەڕاستی زۆر دڵخۆشین لەخوا بە زیاد بێ شەڵام دڵخۆشیمان هەتا تا پێکەوە مێنێ لەشتان ساغ بێ هیواداری شەڵا هەموو کەداوە دڵمان خۆش بوو سەرفرازنی پێکەوە زۆر سپاس دەکەم جا پێم بڵێ کامتان زیاتر حەستان لە گەڕان و سەیرانە والله من زۆر دەمێک هەرەوە گەڕێن ئەم تقریبەوە 3 ساڵ کەوتە لای منەوە سواز بخوا تازە زۆر کۆن نین ناوەڵە دەوە 3 ساڵ لای منە ئەم زۆتر نەگەڕاوە بۆ شێوەیە ئەتر لای زیاترەوە هەم شتەکان پێنجانداوە سپاس بخوا لەخوازای بێدڵی ناکەم دڵی باکەکەم تەرخەمی ناکەم ئینشەڵڵا هەموو شتێکم پێکرداوە بەس منتیقی هەراماوە بۆ لای ئینشەڵڵا بۆ لاشەی بەم لە ژیانی ژوورمەردایەتیە
گەڕان و دەرچوون و ئەمانە ئەو ژیانە خۆشترەکە. بەڵێ بەڵێ ئارەوەڵا لەخوا بەزێ وڵاتە خۆشی سەرمان و خۆشی مناڵەکان انشاءالله وڵای بۆ لە خۆشیەوان خۆم بۆ شوێ تاقەتم نەما بەستر حەزم لێ لە خۆشیەوان تاقەتی نەبووی ئیش و کار و مەشغەڵەتمان دوو بوونەوە ئارەوەڵا برام مەشغوڵین بەسی تر شەر لە ماڵەوە بێزارە بێت ناحنە شوێنە بێ گڕیان دێن دڵیان خۆشکەین درێ مەشارە بێوان ئەوانش لە ماڵی لاکەم بۆ ئێمەشە بووان دڵیان خۆشکەین لەخوا بەزیە بێ انشاءالله هەروە دڵخۆش بنەوانش لەگەڵ ئێوەیە چی وەرزێکت حەز لێ مثلا بۆ نمونە زستان هاوین بەهار پاییز والله زستان والله چۆنە لەگەڵ بەهارە باش لەخوا بەزێ والله بەهار بوو خۆشە سەفرا و سیاحی و گەڕان و شت والله شوێنێکی کوردستانت حەز لێە والله وەکە خۆی وتی بەس هەورامان ماهانی هەموو شوێنەکانم دیوە والله ئیشەڵاوش ئەبێ بێ بۆ هەورامان والله ئینشاءالله لە ئایندێکی نزگای بم ئینشاءالله ئەستامان خواز دەبێن خوانتە گەڕێن هەرمانە چیمانەیە ئینشاءالله بە هیوای بەسەربردنی کاتێکی خۆش بۆ ئێوە و هەمیشە تەبا و سەلامەت و دڵخۆش بن پێکەوە ئینشاءالله لە شێوە ساغ بێ ئێستا کەوتوب ئینشاءالله زۆر سپاس دەکەم قەرەداغ وەکو هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان ماشەڵڵا پڕ بۆ لە گەشتیار پڕ بۆ لە میوان قەرەداغ ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی تر و جیاواز لە وەرزەکانی تر یەک پارچە شینپۆش و سەوز پۆشە خاکەکەی و هاوڵاتیان لە هەموو وەرزەکاندا نایەنە دەرەوە بەتایبەتی لە وەرزی بەهارانە خەڵکی زیاتر حەزی لە دەرەوەیە بۆیە ئەو ئەزیزانی کە قسەیان بۆ کردین بێگومان خۆشحاڵ و دڵخۆشی خۆیان دەربڕی بە هاتنە دەرەوەیان ئەوان پێیان وایە چوونە دەرەوە یاخود گەڕان بەناو سروشتە گرنگە و ئەوان وەکو لە ناو بەرنامەکەشا باسییان کرد گرنگیدان بە منداڵان و بە خێزان بە خانەوادە بۆ خۆی چێژێکی تایبەتی هەیە لە ژیانە و کەسانی کە گرنگی بە خانەواد و خێزانی خۆیان نەدەن و ئەیانبن شوێنی خۆشان پێگەڕێنن بێگومان چێژی زیاتر وەرەگرن و جیاوازن لەو کەسانی کە زیاتر لە ماڵەوەن و کەمتر لە دەرەوەن و لەگەڵ ئەو شاباسمان لە ژینگە کرد بێگومان ئەم ژینگە جوانی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەم وەرزەیە بچتە هەر شوێنێ بێگومان خاکەکەی ڕەنگاوڕەنگە و چێژبەخشە بۆیە ئەرچی هەمومانە کە ئەم سروشتە جوانە کە خوا پێی بەخشیوین بە پاشی ڕای بگرین و ڕێز لەم نەمام و درەختانە ڕێز لەم خاکە بگرین بۆ بە پاکی بەجێ بێڵن بەتایبەتی لەم وەرزی بەهارەیە خەڵکی زیاتر یەنە دەرەوە ئێمەش پێویستە گرنگی زیاتر بە پاک و تەمیسی بین چکە لە شوێنەکە ئێمە نانەخۆین یاخود سەیرانەکەی ناخود جێوێکە گۆڕین بێگومان لە دوایەمە چەندین ئایل و خانەوادی تر یاخود چەندین خێزانی تر دانیشن بە ئومێدی وەرگرتنی کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ئینشاڵڵا هەموو ڕۆژێکتان هەر بەهار بێ و هەموو بارێکشتان هەر خۆشی بێت.